سلااو ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەی گزینگ هیوادارم کە ساغ و سلامت بن بە بەرنمەیەکی تر لە بەرنمەی گزینگ و بە تەوەرێکی تر لەسەر پرسە خوێندکاریەکان لە زانستگاکانی کوردستان و ئێراندا هاتوون و بوونەتە میوانی ماڵەکانتان. ئەم بەرنمەیە هەوڵ ئەدا تیش بخاتە سەر پرسە خوێندکاریەکان و پرسە پەیوەندیدارەکانی نێوان زانستگا و کۆمەڵگا. بینەرانی ئازیز، هەروەک ئاگادارن لە نیوەی مانگی جۆزەرداندا تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵی خوێندن لە زانستگاکانی ئێران و کوردستان دەستی پێکردووە و جیا لە ترمی هاوین ساڵی خوێندن بەرەو کۆتایی دەڕوات. هەر بەم بۆنەوە هەوڵ ئەدەین لەم بەرنمەیەدا ئاوڕێکی کورد بدەینەوە لە چالاکی خوێندکارانی کورد لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا. سەرڕای هەموو کۆسپ و بربەستەکان لەلایەن بەرپرسانی ڕژیمی ئیسلامیەوە بۆ سەر چالاکی خوێندکارانی کورد دەتوانین بڵێن بەگشتی ساڵی خوێندنی 93 هەتاوی بۆ خوێندکارانی کورد لە زانستگاکانی ئێران و کوردستان ساڵێکی پردەستکەوت بوو. بەڵگەی ئەم ڕاستیەش دووبارە چالاک بوونەوەی ناوەندە کەلتوری و کۆمەڵایەتیەکانی ناو زانستگاکان، دەرکردنی گۆڤارە خوێندکاریەکان لە زۆریەک لە زانستگاکانی ئێران و کوردستان، بەڕێوەبردنی کۆڕ و کۆبوونەوەی سیاسی، کەلتوری و ڕەخنەگرانە لە بوارە جیاجیەکاندا و جۆرێک لە جموجۆڵ و دووبارەی گیان وەبەرهاتن لە چالاکی خوێندکارانی کورد بووە. بە جۆرێکە لە زۆریەک لە زانستگاکانی شارەکانی کوردستان بەتایبەت لە زانستگاکانی پەیامنور، ئازاد و زانستگا سەرانسەرەیەکانی شارە کوردنشینەکان خوێندکارانی کورد تا ڕادەیەک دەرفەتی کارکردنی دووبارەیان بۆ ڕەخساوە و هەواڵی چالاکیان لە ڕاگەیاندنەکاندا بڵاو بووەتەوە. ئەمانش هەمووی نیشانەیەکی هیوا بەخش بۆ پەرەپێدان بە چالاکیەکان لە چوارچێوەی بزوتنەوەی ڕۆشنگری کەلتوری و مەدەنی کوردستانی ڕۆژهەڵات لە پێناو بەگەیشتن بە مافەڕەواکانی گەلی ستەملێچووی کووردە. یەکێک لەو خاڵانەی کە لێرەدا دەتوانین وەکو کەمکاری لەلایەن خوێندکارانی کوردەوە ئاماژەی پێ بکەین درێژەکێشانی ڕێکخراونەبوونی چالاکانی خوێندکاری کووردە لە چوارچێوەی ڕێکخراوەیەکی دیاریکراودا. هەرچەند لە ماوەی ساڵانی ڕابردوو بەشێک لە خوێندکارانی کورد لە چوارچێوەی یەکێتی دموکراتیکی خوێندکارانی کوورددا لە پێناو پڕکردنەوەی ئەو بۆشاییە هەوڵیاندا، بەڵام ماوەی چەند ساڵێکە کە ئەو ڕێکخراوەش نهایەت لە حەدی کۆمەڵێکی هاوڕێیانەی خوێندکارانی کوورددا کۆبوونەوەی بەڕێوە بردووە و چالاکیەکی زۆر بەرتەسکیان بووە. ڕوون و ئاشکرایە کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ناڕێکخراوبوونی چالاکی خوێندکارانی کورد گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیە بە جۆرێک کە سەرەڕای هەوڵی زۆری چالاکانی خوێندکاری بۆ مۆڵەت وەرگرتنی یاسایی بۆ چالاکیەکانی یەکێتی دموکراتیکی خوێندکارانی کورد تاکو ئێستا ئەو مۆڵەتە یاساییە لەلایەن ڕژیمەوە پێیان نەدراوە. هەروەها دەتوانین ئاماژە بە ئینستیتۆی کورمانج لە زانستگای ورمێ بکەین کە ئەویش لە چوارچێوەی ڕێکخراوەیەکی نافەرمی درێژە بە چالاکیەکانی داوە، بەڵام وەکو هەوڵێکی کاریگەر بۆ ڕێکخراوەکردنی بەرینی چالاکیەکانیان نایەتە ئەژمار. هەر بم بۆنەوە تەوەری ئەم جارەی بەرنمەکەمان تەرخان کردووە بۆ هەڵسەنگاندنی چالاکی خوێندکارانی کورد لە زانستگاکانی ئێران و کوردستان لە یەک ساڵی ڕابردوو و هەروەها لە پاڵ ئەمەشدا تیش دەخێنە سەر گرنگی پێکهێنان یان چالاکردنەوەی ڕێکخراوە خوێندکاریە کوردیەکان و لەم ئاراستەیەشدا داوامان کردووە لە بەڕێز سۆران سەلیمی، یەکێک لە چالاکانی پێشووی خوێندکاری کورد و لەم بارەوە بیرروڕایان دەپرسین. بەڵام وەک نەریتی بەرنمەکە سەرەتا چەند هەواڵێک لە زانستگاکانی ئێران و کوردستان و خوێندکارانی کوردەوە دەبینین و دەگەڕێنەوە لاتان. بەپێی هەواڵی گەیشتوو بە ناوەندی هەواڵی ئاسۆی ڕۆژهەڵات ڕۆژی دووشەممە ڕێکەوتی حەفدەی جۆزەردان بەشێک لە خوێندکارانی کوردی زانستگاکانی تاران بە بۆنەی هاتن و نزیک بوونەوەی سیویەکی جۆزەردان لە پارکی لالەی تاران بە نووسینی پیرۆز بێت سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پێشوازیان لە هاتنی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە کرد. لە درێژەی کار و چالاکی ئەو خوێندکارانە شەوی ڕابردوو بە گرتنی کۆڕێک باسییان لە تایبەتمەندی و خەباتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە کرد و دووپاتیان کردەوە کە ئەوانیش وەک پێشمەرگەیەکی لاو لە سەنگەری زانست و خوێندن دیفاع لە سیاسەتەکانی کۆمەڵە دەکەن.
جێگری نێزەتی سەوادئامۆزی ئیدارەی پەروەردە و ڕاهێنانی کرماشان وتی ئێستاکە لانی کەم 800,000 کەس لە تەمەنی 10 تا 49 ساڵ لە شاری کرماشان بوونیان هەیە کە نەخوێندەوارن. بەپێی هەواڵەکان لەژنەی وەزیران لە ساڵی 93 پەسەندکراوەیەکیان واژۆ کردووە کە بەپێی ئەو پەسەندکراوە ڕێگری دەکرێت لە زۆر چالاکی بۆ کەسانی نەخوێندەواری نێوان تەمەن 10 تا 49 ساڵ. ئەم پەسەندکراوەیە لە ساڵی 95 بە تەواوی بەڕێوە دەچێت. لە درێژکردنەوەی ماوەی گەواهینامەی ڕێگری دەکرێت و تەنانەت ماوەی جەوازی شوێنی کارەکان درێژ ناکرێتەوە. شایانی باسە کە لە شاری کرماشان بۆ وانەوتنەوە بە کەسانی نەخوێندەوار داوای 650,000 تمەن دەکەن و ڕایەنگەیاندووە لە ئەگەری باسەوادبوونی هەر کەسێک 20% پوڵەکەی لێوەرناگرن. سێ بابەتی توێژەرێکی کوردی خەڵکی مەهاباد لە 2 کۆڕی نێونەتەوەی قبول کران. بەپێی هەواڵەکان مەعروف خەلیلی بەرپرسی زانستگای پەیامنووری شاری مەهاباد ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 20 جۆزەردان ڕایگەیاندووە 2 بابەتی زانستی و لێکۆڵینەوەی توێژەرێکی کوردی خەڵکی مەهاباد و یەکێک لە کەسایەتیە گەورەکانی زانستگای پەیامنووری مەهاباد بە ناوی بایەزید ئەنایەتی لە کۆڕی نێونەتەوەی ئەدەبیات و زمانناسی شاری پاریس و کۆڕی نێونەتەوەی بارهێنانی ئلکترۆنی لە بارسلۆنای وڵاتی ئیسپانیا قبول کراون. ناوبراو لە درێژەدا وتی بابەتەکانی ئەو توێژەرە کووردە لە ژێر ناوی شوێنی ژن لە کەلتوری کورددا بەپێی نووسراوە مێژوویەکان لە پەندەکانی پێشینیان و هەروەها نەریتی و مۆدیرنیتە لە شێری هەڵبژێردراوی گیلانی لە کۆڕی نێونەتەوەی ئەدەبیات و زمانناسی پاریس قبول کراون و هەروەها بابەتێکی دیکەی ئەو توێژەرە کووردە لە ژێر ناوی کاریگەری کۆمپیوتەر لە بارهێنانی زمانی ئینگلیسی بە خوازیارانی فێربوونی زمان لە دەورەی مامناوەندی لە کۆڕی نێونەتەوەی بارهێنانی ئلکترۆنی لە شاری بارسلۆنای ئیسپانیا قبول کراون. ناوبراو لە کۆتاییدا ڕایگەیاند کۆڕی نێونەتەوەی بارهێنانی ئەلکترۆنی لە بارسلۆنای ئیسپانیا ڕێکەوتی 23 پوشپەڕی ئەمساڵ و کۆڕی نێونەتەوەی ئەدەبیات و زمانناسی شاری پاریس لە وڵاتی فەڕەنسا ڕێکەوتی 31 پوشپەڕ بەڕێوە دەچن. کورتەفیلمێکی کوردی بە ناوی یەک هیچ بە دەرهێنەری سامان حسێنپور لە 2 فێستیڤاڵی ئینگلیستان بڵاو دەکرێتەوە. بەپێی هەواڵەکان یەکەم فێستیڤاڵی نێونەتەوەی خوێندکارانی زانستگای وستۆنی ئینگلستان میوانداری کورتەفیلمێکی ئێرانی کرد. کورتەفیلمی یەک هیچ بە دەرهێنەری سامان حسێنپور بە نوێنەری لە ئێران لەم وڵاتە بەشداری دەکات. هەروەها کورتەفیلمی یەک هیچ لە یەکەم فێستیڤاڵی نێونەتەوەی فیلمی جەزایر کیمەنی ئینگلستان نەمایش دەکرێت. ئەم فێستیڤاڵە بڕیار وایە کە لە 18 تا 20 ژوان لە وڵاتی ئینگلستان بەڕێوە بچێت. نووسەر و دەرهێنەری ئەم کورتەفیلمە سامان حسێنپور تەمەن 22 ساڵ و خەڵکی شاری سنە لە ئەستۆی گرتووە. جێگەی ئاماژەیە کە کورتەفیلمی یەک هیچ تاکو ئێستا لانیکەم لە 50 فێستیڤاڵی جەهانی و دەیان وڵاتی دیکە نەمایش کراوە. خوێندکارێکی ئیلامی بە هۆکارێکی ناڕوون هەوڵی خۆکوژی داوە و بەو هۆیەوە گیانی لە دەست داوە. هەواڵنێریە ناوخۆیەکان بڵاویان کردووەتەوە. مریەم کەریمی تەمەن 23 ساڵ و خوێندکارێکی تەرمی 6 ڕشتەی بێهداشت لە زانکۆی ئیلام کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. دەوترێت ئەو کچە لە خەوتنگەی زێنەوی شاری ئیلام هەوڵی خۆکوژی داوە. هاوڕێکانی مریەم کەریمی ڕایەنگەیاندووە کە ئەو کچە هیچ جۆرە نەخۆشیەکی دەرونی و ڕەوانی نەبووە. لە سەرەتای ساڵی تازەوە هەتا ئێستا 17 هاوڵاتی کورد لە ناوچە کوردنشینەکانی ئێران بە هۆکاری جۆراوجۆر کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە. بە پێی تازەترین ئامارە فەرمیەکان کە لە پارێزگای ورمێ بڵاوکراوەتەوە زیاتر لە 118,000 خوێندکاری تەواوبووی زانکۆ بێکارن و لە هەمان کاتدا ژمارەیەکی بەرچاو ئێستاکە سەرقاڵی تەواوکردنی کارناسی باڵان کە ئەم ڕێژەیەش پەیوەست دەبن بە خێڵی بێکارانی پارێزگای ورمێ.
بەپێی هەواڵەکان پارێزگای ورمێ ئێستاکە یەکێکە لەو پارێزگایانەی کە تێیدا ڕێژە و ئاماری بێکاری بووەتە قەیرانێکی گەورە بۆ لاوان و خوێندکارانی زانکۆ. هەر ئێستاکە لانیکەم 118,000 لاوی خوێندەواری هەیە کە بێکارن و لە داهاتووشدا شەپۆلێکی نوێی لە تاوبوانی کارناسی باڵا دێتە پێشەوە. قەیرانی بێکاری سەرەکیترین هۆکارە بۆ پەرەسەندنی بێکاری، هەژاری، خۆکوشتن، ئێعتیاد، چوونەسەرەوەی تەمەنی هاوسەرگیری و لەم بارودۆخەدا پەرەسەندنی خەسارە کۆمەڵایەتیەکان لە ئارادایە. پارێزگای ورمێ سەرەڕای ئەوەش بەشێکی زۆر پیشە و کانزا و کشت و کاڵی هەیە، بەڵام نابەرپرسبوونی کەسانی پەیوەندیدار وای کردووە کە ڕێژەی بێکاری ڕوو لە هەڵکشان بێت. شایانی باسە کە قەیرانی بێکاری و نەبوونی کاری شیاو بۆ خوێندکارانی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لە چاو شارەکانی دیکە بە شێوەیەکی بەرچاوتر پەرەی سندووە، هیچ بەرپرسێکیش لە پێناو ئەم مەسەلەیە هیچ هەنگاوێکی جددی هەڵناهێنێ. جێگەی ئاماژەیە کە لە مانگەکانی ڕابردوودا ژمارەی خۆکوژی لە نێو خوێندکاران و خوێندەوارانی زانکۆکان پەرەی سندووە. هەروەها خوێندکاران بەهۆی ئەوەی زانکۆ تەواو دەکەن و کارێکی پێویستیان نییە، تووشی چەندین جۆر نەخۆشی لەوانە نەخۆشی خەمۆکی دەبن و یان زۆربەی ئەو خوێندکارانە ئێران بەجێ دەهێڵن و ڕوو دەکەنە وڵاتانی ئوروپایی. ڕۆژی هەینی 22 جۆزەردان کنکوڕی سەرتاسەری ساڵی 1394 لە ئێران کۆتایی پێهات کە زۆربەی بەشداربووانی ژنان بوون. بەپێی راپۆرتێک کە ڕێکخراوەی سەنجشی ئێران ڕۆژی پێنجشەممە 21 جۆزەردان بڵاوی کردووەتەوە، ئاماری بەشداربووان لە کنکوڕی سەرتاسەری ئێران 877,835 کەس ڕاگەیەندراوە کە لەم ڕێژەیە 516,372 بەشداربووی ژن بوون و بەپێی ئەو ئامارە 74% بەشداربووان لە کنکوڕی سەرتاسەری ئێران ژنان پێکیان هێناوە. یەکەم پرسیارمان لە بەڕێزیان سەبارەت بە ڕەوانگە و بۆچوونی ئەوانە لەبارەی چالاکیەکانی یەک ساڵی ڕابردووی خوێندکارانی کورد لە زانستگاکانی ئێران و کوردستان و ئەوەی کە ئەوان ئەو چالاکیانە چۆن هەڵدەسەنگێنن. بەڵێ لە وەڵامی پرسیار یەکەمتان کاتی یەمنە بێ ئازکەم کە بەگشتی ئەڵبەتە لە ئێرانە فەزایەکی کراوە نییە کە تۆ بێ ئەوە هەڵسەنگێنی کە بەڵێ فەزایەکی ئازاد و کراوە بووە و دوایەوە هەواڵەکان بە ئازادی و بەڕوونی هاتووە و ئازادی بەیان بووە و دانیشتوو توانی کە چالاکی خەنفی خۆی بکاتەوە کە لەگەڵ بەربەست ڕوبەڕوو بێتەوە دەرنەگەیجە بتوانی ئەتلاعاتێکی دەکەیەک و مۆسەقت بێت لە هەموو چالاکی کە چه خوێندکاری چه خوێندکاری هەموو نەتەوەژێ دەستەکان ئێران و بە هەوڵەتە نەتەوەی سەردەستیش. بەڵام وەکو بەگشتی ئەوەی کە لە یەک ساڵی ڕابردوو مشەخصەکات چالاکی خوێندکاری بە تایبەت چالاکی خوێندکاری کورد لە چاو ساڵانی ڕەنگە حتا تەنانەت دەستپێکی ئەحمەدی نژاد زۆر کەمتر بووەتەوە. یانێ بەداخەوە بە پێچەوانەیە شتێکە ڕۆحانی گەڵێنیدا بووە هەرچەند هێمنشە مازانی کە بەڵێنەکانی گشتی دووە پێماوە ڕەنگە فەزای زانکۆکان بکرێتەوە، بەڵام بەداخەوە هیچ کلانەوەیەک نەبوو. دەرنەتیجە دانەجوش ڕەنگە بەپێی ئەو ترسەکە هەیەی وە تەبیعیشە ترس لە دەستانی دەستخوێندن، ترس لە ئەخراجبوون، ترس لە فرێ مەسایل بەخۆ مافکی حتا سارەدارکردن کاگەرچە وتیان سارەدارکردن نەماوە، بەڵام هەر بە شێوەگەر مختلف سیاسەتەکە بەجۆ خەریکی دامادەن ڕەنگ بوو پێماوا بوو کلانەوەی بێ، بەڵام دانەجوو بەرهاڵدی ئەو کلانەوە ڕووی نەدا و من بەگشتی چالاکیی ئەو چۆم ڕەنگە حدەقل نەدیوە بۆچینە لە هێندێک زانکۆ مەفەهەم تارانە یا لە بعض زانکۆگەل تێ وەکو سیناوانە هێندێک چالاکی بوو، بەڵام ئەوەی نییە کە قابلی بەڕای من ئەڵبەتە ڕای شەخسی منە کە تۆ ئەو چاوەڕوانەیە کە لە چینی خوێندکار و چینی دانەجوو هەتا ئەو چالاکیە بەچۆن ڕووی دابێ یا ئەوەندە بەربڵاو و گستەردە بووێت حتا بەتەواو هەزینەکانیان کە قابلی وتن بێ. بۆ نمونە لە زمانی سەردەمی خاتەمی ئەگەرچە بگیرە بەبەند هەر زۆر بوو، بەڵام بەفاڵ دەورەیەک بۆ هەیەجانێک هات و دانیشتوەکان توانیان سری ڕێکخراوەگەر دروستکردن، ڕێکخراوەگەی سەرچەم منسەجم چە ڕێکخراوەگەر حتا ئەدەبی، بەڵام بەداخەوە لە یەک ساڵی گذشتەوە حتا بڵێنە 2 ساڵی گذشتەی کە زۆرتر چالاکیەکان بەڕای من قەتی سووە بەوە کە بەخۆ معرف و دیسە ساڵیاتێکی حەڵەبچە بگرن کاری لە زۆر دانشگاه بەریان گرتووە تەنانەت هەر لە سەردەمی ڕۆحانی و لە یەک ساڵی گذشتە نانهێشتووە. ڕەنگە بەخۆ معرف وتی
برنامج أدبي مثلا بقول شو شارع يا أنجمن أدبي يعني وكو فعاليتي دانشجویی بە معنای ڕاستەقینەی وشەکەی یعنی ئەوەی وەکو چالاکیەکی سنفی خوێندکاری بێت بەڕای من شتێکی ئەوتۆ نەبووە کە قابل عرض بێت شتێکی ئەوتۆ نەبووە کە زەخت بێتی لەبەرچاو بێ بەداخەوە کە هەڵبەت بەشێکی هەڵەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕۆحانی شەڕ و سیاسەتەکانی قەبیە دامەداگەوە فقط پرۆپاگەندە و تەبلیغ انتخاباتی بوو دووەمەش بەحاڵ خوێندکاری کورد بەتایبەت بەو ئەزمونە کە لە دۆرانی ئەحمەدی نژاد هەیەتی بە چندی ترساوە و مش ناتوانی دەرواقەت ئینکاری بکەیت ناتوانی کاری بکەن و من پێم بە ئەحزاب و گروهەک ئەو گروهە سیاسیانەیش کە چ ناخۆی کوردستان چ دەرەوە بەتایبەت فعالیتەکەن ناتوانی ئەو پتانسیێڵە یا ئەو وزە و ئەنرژی تەزگیرکەنە دانشگاکان کە هەدەفە چینی دانیشتوو بزانێت کە بەخاڵە بابر فعالیتەکەی کات لە نظامێکی دیکتاتۆری وەکێرانە هەرچی هەزینە بێ و ئامادەی و هەزینەدان بێت بەگشتی من فعالیتێکی ئەوتۆم بەداخۆ نەدی پێم وایە زۆر کوژراو بوو یان زۆر خاموش بوو دەرواقع ئاوا عەرز بکەم. پرسیارێکی تر سەبارەت بە هەڵسوکەوتی حکوومەت لە هەمبەر چالاکی خوێندکاران لە دەورەی ڕوحانیدا ئایا جیاوازیەکی بەدی دەکرێت یان وەکو ساڵانی ڕابردوو چالاکیەکان لەلایەن حکوومەتەوە ڕوبەڕووی بربەست و ئاستەنگ دەبێتەوە؟ من یەک شت عایز کەم ئەوە کە ئەساسا بەسەر فەرقێ ناکات کە ڕۆحانی ڕێی جمهور بە ئەحمەدی نژاد ڕێی جمهور بە یا ئێکسیای گرت چوارچێوەیەک بەناوی ئیسلامی هەیە کە ئەم چوارچێوە بەگشتی لە هەڵسوکەوت و لە سیاسەت گەلە گشتیە بەتایبەت لە حیتەی ئامۆزشی و مەخسووسن و بەویژەتر لە حیتەی ئامۆزش عالیە سیاسەتێکی دیاریکراوە کە دەرواقع بە هاتن یان هاتن ئەم ڕێی جمهور و ڕێی جمهور گۆڕانێکی بەسەر نایت کاریان بۆ نمونە عرزکەم زمانی کە خاتەمی بوو بە ڕێی جمهور و دەرگاکان کراوە زۆر کتێب چاپ کراوە فڵان و بەقەول معروف ئازادی دراوەبانە هەر لەو سەردەمە بوو کە قەتحای زەنجیرەیی ڕوویدا کە بەقەول معروف وتی بهترین و باشترین نووسەران و وەرگێڕەکانی ئێرانی کوژدان وەکو ئەوەی کە ڕۆحانی بگۆڕدرێت یانە گۆڕدرێت ئەم ڕێی جمهور بگۆڕدرێت یانە زۆر تەفاوەتی لە گشتیەتی و لە ماهیەتی قەزیەتە ناکات چۆن بە شێوە سیاسەتەکان کە سیاسەتێکی کوردیە وەسیلی مەکانیزمگەر لە جمهوری ئیسلامی عایز کردیان لە ئاساسا پارێزەری ئەو مەنافعاتە کە بە هیچ وەجهی ڕێی جمهورێکە ئەوەندەی دەسەڵاتینەوە لە نەهایەتە بڕیاردەری یەکتی خامنەیی و دەوروبەرەکان و مشاورەکانی ئەساسا ئەوانە کە تەعینەکەن چە شتێک لە ئێرانە بەڕێوە بێت ڕۆحانی هات ئەوەڵ باسی ئەوەی کرد ئازادی بەیان دوایە باسی ئەوەی کرد کە ئێمە دانیشتووبەر سیارەدار نازان نابینەوە چەند شتێک بەناو سیارەدار معنای نییە دوایە وتی چۆن محیطی دانشگاکان سعیەکەین لە حاڵەتی ئەمنیەتی دەبین و جالبەوە چونکە دووسێران ئەمان بەخۆمان وەزیری ئامۆزش عالیان معرفی کرد بە مەجلس ئەوە یەکێ لە سازوکارەکانی بوو کە مەجلس ڕەدی کردو یعنی حتا کەسکردکرد لە خۆیان بوو ئەم کەمێک تۆزە ڕەنگە ڕادیکاڵ نەبوون لە باڵی تۆندڕۆ نەبوون على رغم که رئیس جمهور کان کاملا مرتضی خامنه‌ای بود او وزیر الیانه را دکتر رایت ما جاب در نهایت مجبور بین کسی انتخاب کن که بقام عسكري لهر دولت يعني یکی به میخ یکی به نال لهر دولت بقام عسكري بخواست اول سکه تویش حسد ندارد فایکر سندکار که اما یک مورد اون که روحانی زرنگی بخرج دار قربان اول که حد شوا مسائل كان محتوف كده بحث سياسات خارجية وبالواقع بحث انرجية اتومية كربونية اتومية ايران وبدي انه فازق مذاكرات كردن نتاز غربة او كبتوان تكوانا فازش كات جامل ذخيرك بخوان ودرواقع حتى فيها معتوف فوضى تجي بدي جاي تحت الشعاع او اشتغل هذا دواقع تحت الشعاع او دوسية اتومية او مذاكرات اتومية فهذا ولا عودية لانه براي من فرا داخل وترك لا برد أحمدي نژاد يعني من الدوري كابين إعدام كان لقيت بعض زمانية حتى في اللي دوري أحمدي نژاد ودوري من كان شيء فيه من أما من دانش كاش هذا ورن دانه وضو يعني من من دوري أحمدي نژاد فعالية دانش كان في الفترة بوتها أن يتصاعد بصالح أخير كالروحانيات يعني بشدة صعيان كرجال بمعطوف قدمت هو موارد بالسياسة الخارجية دريداني بمسألة أتومي لأن أخوة سركوبك نرم سركوبك آرام لحيث أمش عالية خنكات كيواش واشتك نيالن دانجو قصيك كان نيالن دانجو كان فعالية كان ولا بقول لك خند دبلوماسي كانش كروحانية ذلك لا أفضل
بتوانێت تۆجیهکە یا حدەقل تحت پۆشش قرار بدات. بەنظر من ئەوضاع خراپتر بووگە و تغییرێکی ئەگەر نەکرد بێت خراپتر ئەگەر نەبوو بێ بەڕای من ناوگە لاگەریانە لا بەس بە جۆرەتر لە شوێنگەرە رابطات جوانیان ناکردەوە دەکرانەوە دواتر طبعا ئەو فعالیەتی دانیجووی ئەبوو کە بتوان لە خەبەرەکان حدەقل دەنگدانەوە ڕەنگدانەوە بڵام بینی نا کامان کرد کامان خاموش سەر دانیشتگەر و خەریکن ئەیبن بە لاڕێ هاوازکن بە سیاسەتەکە لە تایبەت بەخۆیان بەزرینی کاتیان خەریکم حتا فعالیەتکردنی بلاڕێت. پرسیاری سێهەم لە میوانی بەرنامە ئەوەیە کە ئەوان وەکو خوێندکارێک کە لە وڵاتی ئێران خوێندویانە و هەروەها ئێستا لە تاراوگە دەژین ئەو جیاوازیانە لە چیدا دەبینن کەوەها دەکات خوێندکارانی کورد هەوڵی بڕێنی سنوورەکان بدات و کوردستان بە هەر شێوەیە بێت بەجێ بهێڵێت و خۆی بەرەو ژیانی تاراوگەنشینی پاڵپێوە بنێت. بەڵێ من یەکەم فقط نقطەی زۆر بچووکین کەم ئەو شێوەکە ئێران بە لەحاظی جێهێشتنی مەغز یا بە هەڵەوانێک خوێندکار ببین چونکە دانیشتگا و لە دانکۆ دانشگاکانە خوێندیانە و وڵات بەجێدێڕن لە دنیا ڕوخی ئەوڵیەیە ئیسلاحی کە فەراری ماقسای بێژن و ئەویشە لە تقریبا ڕۆژەی ملیاردها دلار یعنی حتا بعضی بەراوردەکان ێژن بەنادێ دەرەمەدی نەفتی لە ساڵا تازە دەرەمەدی نەفتی ساڵگەلەکە دەرەمەدەگەی فرە بۆ دەوری ئەحمەدی نژاد زەربەی ماڵی لە اقتصادی ئێرانێت ئەمە یەک شکتا سگەرتم وەکو دادەوە ئامار عسکرد دوو ئەوەی کە جگە لە بحث دەرواقع كلية إيران يعني إما بحثكم على الموت خن كاري كردو يسخن كاري كل ذلك أما الواقع مختلف فقط بكردني أو ينتفوا عملية كان إيران يشد الواقع خب أجل الدو يصير وانجو تواجهك يقبل حال سياسي خن كاري كل روك دانشلا الواقع ذهنيتي للزانكو للدرس وعلم حتى زانت ومشكلة كاملا بشار النوع شوك زادي يعني أو تصوري لفرندن لدانشلا لزانكو شتيتر بو إنساها كذا دانشلا نا فنوانية وجه محيطك كسفين بلسات إيديولوجية جري محيطك حتى درس كنك حتى تدريس كنك حتى أسلوب التدريس كنك تشوه مراكز علمية واقعية دنيا متفاوتة خب دانش خوێندکار بە حاڵیتادان عەرفە فەناوەریە ختی خۆی مقایسەکە بە ڕێگەی دادەر بە ڕێگەی ئینترنێت بە ڕێگەی اطلاعاتی کە هەر ڕۆژ خەریکە بە دەوریاچەکە خۆی لە مرکز ئامۆزشی خۆی لە مراکز ئامۆزشی عالی جەهانە خەریکە مقایسەکە ئەوێنێ لێنە معیار فقط علم و دەرواقع اندیشه انسانیه ولی لدانشگاه ایران تنها چیزی که وجودی نیست هر وقت یعنی آنچه که بخوام از حکومت روانگی ایدئولوژیکه که حتی لشیوه تدریس مواد درسیش رنگدانوی اما خب اولین فرقی که کسایی مثل دنیا یا مناله که ولکه 18 سال جوانی که هر کس نو دانشگاه اگوردرید و دچار شغلیه و اصلا دنیا که عربی دو خب خفقانك أوينت بالحال سياسية وين عزادي بيان وجودني أم بشتغل بحمة كشف وأمر مملكتها بهواية وقف وظيفة بشغل كبيرة هم بالآخرة بالحاجة جاي اجتماعي هم بالحاجة دروني خويا زاكات وهذا الواقع وظيفة كبيرة لروانجك بنسبة مملكتك بنسبة أو خاصك خسيا جيدة أما بدليل السركوب الشديد اللي دانشقا بتهبت أو تحسي فيها كاتفرتر تلقيت سنك حسب الواقع جوازي كان حسب تبعيزة كان حسب الواقع نوع السركوب وخفقان كهس حسب واقع يواش واش إتو حس مسؤوليته أو حتى وظيفة شناكية لبابر ملت ولا بابر أو خاكي خوي لدسات يعني أجيبه شوين يجي خب منهم مشتغل بحمك مكيشاقا حزم كرده وحا كاري كم بمملكتك طبعا لمملكتك بهيج وجه من بونك إنساني نية من وكو إنساني تعريف ناكبير من وكو إنسانك آزاد بدنياتكم أصلا تعريفك وامنية يعني إن كلامته ما بهوركان هيج كامي در واقع جاكي احتلام نية وبقوم معرفتي يا شيء نوكر بم يا شيء حق بقوش الرجيم بم يا أجر نبم در واقع جالس أنكم حتى كمقتدر كلاش ومثل أرزشنية شون آخركي هيك أصلا مجال فعالية النية يعني أويني هم بلحاظ سياسي هم بلحاظ در واقع إنساني يعني لازم بربس برورو بيتو في نهايتها يعني بون نتيجة خب من خوينم يا عيشة خوين بجمع لكن بيرد شو كاري كتوانم كم مزاف در واقع جمهوري إسلامي بلحاظ مديته روانجي كي كمان إيديولوجية يعني لإيران مهم هون يكتب بصور ليزاني شهادتي لا لأنه فقط مهم انقياد وبيرباور كامل التزام كامل بالجمهورية الإسلامية حتى قدروا بيت هل هو كالإيران
دیابێت بە ناو درۆوەفری و ڕۆژ بە ڕۆژ لە تورکی و 6 ساڵە گۆرەشتە زیای کرد بۆ ئێران میگە لەتوانین بژین یەکێ جامعەیەکی پڕ لە درۆ پڕ لە فریویانە یعنی من نوعی بۆ کە بم بە مدیر شوێنێک بە لیسانسێ بە فوق لیسانسێ حتا لازم بە تەزاوەرەکەم و یەک دانشجویی کە خاوەن بیر و باوەڕەنجانیان هەست ماکە و ئەو ناتوانێ وابێ يعني تكون فرصة كان لدسات يعني حتى ولا حد مديريته والله بس درو فري وتظاهر ورياء أو تنشان بيتم الملتزمين بجمهورية يا شيخي أما لا مو هذا كما خب إيران بتهدف اقتصادي جرانتيريا بخوام معرفتي كده سران شو لسه جرو بعدي وباند وما فيها شيخي وخب أو سياسة كان جمهورية دائما إذا جابوا اقتصادي جيدة سوشينا كذا بيكاري بيداد كذا وعملا فرصة شغلي وجودية كذا حتى ممكن كان مختار دكتوراه بريد شاید باور نکن کابراوینی پزشک ولی خریک راند و بکران تاکسی من احترام نظام راند تاکسی کردن و شکاری که فوق العاده جگه احترام نظام تو که پزشکی کاری تونی که برای براند تاکسی پزشک کاری ونی که برای سوپرمارکتی داره خب علیه حتی نفرصت شغلی که مناسب کانیش این کسکرتن که بقام معرفتی اوانیش و خلاص التزام کنند به جمهوری اسلامی شان داده كوي أمانة يعني سياسي فلسفي اقتصادي إنساني ليش تمانا بعيثه وكالنهاية شخص اسمه مدريجي خوب من أوغشتا خوش واستعداد من أوغشتا زحمة انكشاقة درسهم خانقا غير ظاهرة نيج كاربورد يكمنيا خب وقت كاربوردينية دورة قفلتينية يا برتنا خبات وبقوم معرفو ديسا لحد نتويت به برتنا فعاليتك أزاني انتهاكي زندان وإعدامه فرقة قلب رنگا نتوانو کار بکن ولی نهایت اوینه تنها رایگه و حد داخل کیان خود نجات و بتوانید لبشه گلم دنیا خمته به جامعه بشه که ولاد زجه تیره و عرض شوینه که در واقع نبواسه درواته اول سکه كوي أمانة بعثة لنهاية أتوبة نتيجة الجديد أتايش بقوم لقايش هذا أتايش بخشيدم يعني أتايش هذا لقايش بخشيدم يولي كوا دستودار المملكة بها وسبي تدرو بتوصل أوروبا أمريكا زندگی کراسی به نظر من خیلی سخت‌تره یعنی او زندگی تراوگه نشینه که خود به خودش سر تراوگه بشه و او قبول که تو میته درو و دلیل کارش او سکال یەکێک لەو خاڵانەی کە لێرەدا دەتوانین وەکو کەمکاری لەلایەن خوێندکارانی کوردەوە ئاماژەی پێ بکەین درێژەکێشانی ڕێکخراو نەبوونی چالاکی خوێندکارانی کووردە لە چوارچێوەی ڕێکخراوەیەکی دیاریکراودا بەم پێش دوایین پرسیارمان ئەمەیەکە بە لە بەرچاوگرتنی بربەستەکانی حاکمیەت بۆ ناچالاکردنی یەکێتی دموکراتیکی خوێندکارانی کورد لەم ساڵانەی دوایی خوێندکارانی کورد لە چوارچێوەی حکوومەتی ئێراندا بە چ شێوەیەک دەتوانن پەرە بەکار و چالاکیەکانیان بدەن تا چ ڕادەیەک دەرفەتی کاری ڕێکخراوەی ئاشکرا لەلایەن خوێندکارانی کوردەوە بوونی هەیە تەوزیحاتێکمان بۆ بدەن خوشحاڵ دەبین الآخر بمباراه أول صالح داشته أي شبكة درفت بو فعاليتي در واقع أشكالات شده أولا دستتي وجودينية ما قالوا كتو بسسن وكو ركراوي كي درجيش أو تاجرين كمونكن بأفلنا وكردية دي نميت يا بحال تصميمش وندي كبجور رفض إقداد الجمهورية الإسلامية والمواضع الجمهورية الإسلامية بقام قوانين أساسية الجمهورية الإسلامية فبتواني كانت للسزادان وكمان للسختية كانت تحد نتا بطول كارو تحد بتواني خد للسزادان ولتوقيف كتن ولزندان وأشكنجة توا مواضع بتواني خد بين قادية وكاقر ريخ شي تشكيل ده بجورك بقام تصميمش وندي كي ذاتك كبوني إسلامي جمهورية الإسلامية أما غير دوريش رجعتي وجودي لدوري كبوشن اتحادية ديمقراطية بين الكل يذكر كوانش والحامة خلال أبو فعاليتي أنا ما يواش وبمحاقش ويواش داخل فعاليتي كانت شانيك وان لي النادي كأبطة تخسيري شانه أما يكمل موجود بطول كلي لأن جي كنت بداخل بتوازع وجيان سر تيكا يعني هر زان كويس متفاهم تحسين شوان كزان كودا ليران كلن بدشتي تشكلك بخوام معرفتي منسجم تكبرن كدلائل بشكي بواع وزارتك شاید مخبرگلت او جوره که شاید مد نظره بو کار تشکیلاتی اشکالای دانشگاهی و قوم معرفتی کسی که بتوانید اتوریتی بیت ناو دانشجوگه ده این برای خم چون هشتا از نیروی انسانی و شخص و کراهداری فر مهمه کسی بو امانه حتی خل طول دهه گذشته نبوده که دانشگاهی ترانه که توانی یواش چند کسی بتوان دوری یک جمع بنو دانشگاهی مختلف بگو وفق اما خب هم ایراده بوده اما
لەلای تریشم ناتوانانی سەر ناحەقیان بگیر سەرکوب لە جمهوری ئیسلامیە بە حەد شەدیدە کە دەڕواقێتە مەجال ناوەتە بۆەوە کە تۆ بتوانانی فعالیەتێکی حتا سێنسی سادرت لە سەر دانشگاگر ئەویش لەژێر ناوی کورد چۆن باشحاڵ من پێم وایە دەبێت لە تۆسی 6 ساڵ گەشتە نەکەوەی کە تەنیانەتەوەی زێدەسی ئێران بوو کە بە شێوەیەکی بەردەوام شۆڕشی ئیدامەداوە هەرەوە بوو بەبایسەوە کە کورد نەزانتە ناوی کورد و هەر فعالیتێکی دانیجوی کوردی یا هەر فعالیتێکی غێر دانیجویش حتا لە کوردستان وە شتێکە پەسوەند یا پیشوەند کوردی پێوە بێت بەخۆم ئاستی کامڵ ئیجاد حساسیت خۆ من لەم نەزەرە من ناحەقیان ناکرین ئەمە واقعیت و دانیجوی کوردیش چیانی ئەو ئەگەر چوو بە دانشگا یعنی قەشێ نخبەی کۆمەڵگایەکە قەشێ نخبەی کۆمەڵگا وەزیفەیەکی لە خەڵاڵ خۆی خانوادە کۆمەڵگا نەتەوەەوە دەواقع خاکەکەی هەست و ئەزانێ بۆ پاراستنی کەرامەتی خۆی وە توا و فاکتۆرەکەوت ناتوە ئەو ئەناسەکەوتم کرد یەک چتێکەوە کە لە جامعەیەکی دیکتاتۆر یا دەوڵەتێکی دیکتاتۆر بجنسین بە حاڵشی هەدی نەبە متاسفانە بە هەر دەلیلێ ڕەنگە کەمکاری ئەحزاب بێت ڕەنگە حتا اختلافات ئەحزاب کوردیش ڕسوخی کردێتە ناو دانشگا بەداخەوە وەلی بە هەر شێوە ئەچ بزانەوە هەدی نەبات ئەمە بەداخەوە من ئەحساس دەکەم کە نەسلی شاید ئەم دوو نەسڵی جدیدی دەواقع نەسڵ سێوەم شاید نەسڵ چوارم ئەتوانین حتانیان بۆی بەداخەوە حەسێ مسئول پەذیریانە ئەو نە شدید نییە کە بتوانن لە بابەرێ وەزیفەی کەسیان هەزینەکانیش قبول کرد عرضم کرد متاسفانە حتا اختلافات بین ئەحزابیش خصوصی کردە لە دانشگا سوانی سەر بە فڵاندایەنە سوانی سەر بە فڵانایەنە بەمیدە دەتوانن بێتەوە کنار بن و ئەمە خۆ بیەکی لە ئاسی بکانە ئەمە دانیجوی کورد دەگەریکە بەڕاستی لەو تانسەوە عەزیمە کافی چۆن ثابتی کردە دوودەهەیە فیل لە ئێرانن کە دانیجوی کورد هەمیشە یا حداقل خوێندکاری کورد ئەغڵب دانشگاکانە حضور پڕەنگە چە بە لەحاز کەمی چە بە لەحاز کەیفی ئەگەر دەرێکی بلەو تانسەوە عەزیمەکە هەسی ئەشی ئەوەشاش بەڕەبەرەوە ڕێکخراوە بوون بڕێەوە لای ئەوە کە من ناجم بدون احتیاط کردن نه من ناجم ڕەن دروش نازان سەرنەبوونی و نازان بە خۆمە ڕووخانی جمهوری نه حتی قەت لە چۆنچەوەی فعالیەتە سنفیەکانی خۆیان من پێم وابێ ئەبێ کەمە نەتەسکر بن قابل بە هەزینە بن و ئەتوانن ئەگەر ڕێکخراوەیە کارکەن حتى لە چۆنچەوە قوانینی جمهوری ئیسلامی من پێم وابێ موافقە بن چۆن لە ڕوانگەی منەوە شاید من وەکو بەرەندازێک من شخصێکی بەرەندازم کە خوازیاری ڕووخانی جمهوری ئیسلامی هیچ لەوەشە فڵ ناکەمەوە واقعیەتەکە ئەمما على الرغم من باورم بەوە هەستکە هەر گونە امتیازێک هەر گونە پیشرەفتێک کە کورد بتوانێت لە چوارچێوە حتا دەوڵەتیانە بکات مفیدە بۆ ئێمە بە قازان کردی کوردە و دانیجوی کوردیش ئەتوانێت لەو پلان سەرگرە استفادە کە بەداخەوە تایسا حداقل لم تنطلق إلى المانجا أيضا كعوامل مختلفة سركوب الشديد رجيم الإنسان إيران كذلك المهمتين كانيا وجو حتى من طواب النقش أحزاب أجت جملة لانجي جملة شكل هند مستقلة ولا أحزاب بتوجب تأثير ذلك لجامعة كردستان أيان تواني بقوم اختبار برنامج مدوني هم بتواني كمك حداقل فکری بکن کمک مدیریتی بکن که یواش یواش دانشجوها بتوان خواهند بگیرن و بتوان تشکل منسجمی بدون تشکلی جای نداری اگر تشکل بود که سرد شده بود اگر تشکل بود که نه دابخات به مجامع بین‌المللی جمهوری اسلامی است لسرکوبی دچار مخدومیتی رو با راحتی نتوانه سرکوبی که تایید کردید. بەڵێ بینەرانی ئازیز دەستخۆشی میوانی بەرنامە دەکەین و دەستخۆشی ئێوەش دەکەین کە تا کۆتایی بەرنامە هاوڕێمان بوون. بەم شێوەیەش گەیشتینە کۆتایی بەرنامەیەکی دیکە لە بەرنامەکانی گزینگ خوێندکارانی هێژە ئێوە ئازیزان دەتوانن لە ڕێگەی ئادرسی فەیسبووکی کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات و جیمەیلی ئێمەوە هەواڵ و ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بگەینە دەسمان لێرەشدا و بەم جۆرە دەگەینە کۆتایی بەرنامەکە شەو ڕۆژێکی شاتان بۆ باوا دەخوازین و ماڵاوە.